کاغنەوشیروان جیالەوەی ماوەی چەندین ساڵ لێپرسراوی ڕێخستن و لێپرسراوی پێشمەرگایەتی ئێمە بوو، جیالەوەی کە پیاوێکی گەورە و تێکۆشەری میلەتەکەمان بوو، دەستی زۆری هەبوو لە هەرگیساندنەوەی شۆڕشی نوێ و لە دامەزراندنی ڕێبازێکی نوێ لە ژیانی پێشمەرگایەتی و سیاسیدا. خۆشی پیاوەکی ڕۆشنبیر و پیاوەکی استراتیزی و پیاوەکی سیاسەتمەدارێکی گەورە بوو، بۆیە بە کۆچی دوایی زەرێکی گەورە کەرێنێکی گەورە لە بزوتنی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان کەوت. من پێم وابێ شوێنی ئەو پیاوە گەورانەوە بە ئاسانی پڕ نابێتەوە. هەر دەتوانین ئەوە بڵین ئێمە شانازی دەکەین بۆ ڕۆژانێک کە سەرکردایەتی ئێمەی کردووە کە دەوری ئەساسی هەبوو لە هەرگیساندنەوەی شۆڕش و لە قیادەکردنی شۆڕش و داهێنانی کۆمەڵێ شتی گەورە لە ژیانی پێشمەرگایەتی و حزبیدا. من ناتوانم ئەو مەسڵانە قسە بکەم. من ئومێد دەکەم گۆڕان بتوانن لە دوای کاغنەوشیروان تەبایی ڕێزەکانی خۆیان پارێز